بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ جارێکی تر مامۆستایانی وانەبێژ لە بەشێک لە شار و شارۆچکەکان هاتنەوە سەرشەقامەکان و بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردو و داوا دەکەن حکوومەت بەڵێنەکەی خۆی بۆ دامەزراندنیان بباتە سەر. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر کێشەی مامۆستایانی وانەبێژ دەکەن و باز لەوە دەکەین حکوومەت تێرێن بۆچی مامۆستایانی وانەبێژ دانامەزرێنێت، ئایا بودجەی پێویستی لە بەردەستدانیە و ئایا بایکۆتی مامۆستایانی وانەبێژ پرۆسەی خوێندن ڕادەگرێت؟ لەگەڵ مامێ. مامۆستایانی وانەبێژ پێش هەڵبژاردن هۆشداریاندا بە حکوومەت و وەزارەتی پەروەردە ئەگەر تا دوای هەڵبژاردن بەڵێنی دامەزراندنیان پێ نەدرێت بایکۆتی پرۆسەی خوێندن دەکەن. ئێستا نەکرداوە کاریەکانیان جێبەجێ نەکرا بەڵکو هەر وەڵامیشیان نەدرایەوە. مامۆستایانی وانەبێژ لە سلێمانی لە دوای بێبەڵێنیەکانی حکوومەت بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردو لە بەردەم پەروەردەی گشتی خۆپیشاندانیان ئەنجامدا. ئەگەر 11,000یشی کردبێتی بۆ نمونە 12,000یشی وانەبێژی بکات، ئەگەر بایکۆت بکەین بە دڵنیایە و ئێستا داتامان لایە و ڕسمیان بۆ نردووی کە چەندین قوتابخانە هەیە قفلی لێ دراوە دەرگاکەی بەروەی مەکتەبی تایە تەنها مدیرەکەی تاعینە، ئەوەی تری هەمووی وانەبێژە. تەنها بەڵێنە، تەنها قسەیە، تەنها سوپاسکردنە بۆ مامۆستایانی وانەبێژ. یعنی ئەمانەش هیچ سوودێک بۆ مامۆستایانی وانەبێژ ناگەێنێ. یعنی من 7 بۆ 8 ساڵە مامۆستای وانەبێژم، هەموو ساڵێ ئەم بەڵێنم پێ دووباراکرێتەوە. یعنی من چەند ساڵی تر مامۆستای وانەبێژ بم اینجا، یعنی باوەزیر پێم بڵێ ئەوەنەی تر وانەبێژ بە تاعینی دەکەم، ساڵێ ترە، دوایین ترە، چواری ترە. یعنی من هەتاکەی چاوەڕێ بم. بەڕاستی وەزیری پەروەردە زۆر خەمساردا بەرامبەر مامۆستایانی وانەبێژ تەنها سوپاسکردنیش یعنی بڕوا ناکەم، هیچ سوودێک بە مامۆستایانی وانەبێژ ناگەێنێت. لە هەرێمی کوردستان بە نزیکەی 21,000 مامۆستای وانەبێژ لە قوتابخانەکان وانە دەڵێنەوە. لە ئەرکدا هاوشێوی مامۆستانی دامەزرا و مامەڵەیان لەگەڵدا دەکرێت، بەڵام لە مافدا نا. لە سەیسایە قوڕانیەش مامۆستایانی وانەبێژ خۆپیشاندانیان ئەنجامدا و دەڵێن داواکاری هەمویان تەنها دامەزراندنە. ئێمە بایکۆت ناشکێنین و داواکاری ئەوەمان هەیە ئێمە تاعین بکرێن بە هەمیشەیی لەبەرەوە مافێکی سەرەتایی خۆمانە. ئێمە شەر بەردەوام بین لە بایکۆت و کەرتی پەروەردە پاکەخن کە وەک ئێستا پەکی کەوتەوە بەرچاوی خۆتان ئەیبینن کە لە سەی سادق و لە هەموو شارەکانی کە چونکە ئێمە زیاتر لە 20,000 مامۆستای وانەبێژین. 20,000 مامۆستا لە کەرتی پەروەردە بێتە دەرەوە ئەو بە چی بڕێکاتەوە؟ ئەو لێرەوە دووبارە چەند بارە داوا لە لای پەیوەندیدار و وەزیری پەروەردە و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ماف و پێداویستی مامۆستایانی وانەبێژ وەک چینێکی بەهێز و زیندوو ناوی کوردستان هەرچی زووترە دابمەزرێنێ. هەمیشە دابین بکەن بۆ ئەوەی مامۆستایان بە گروتینێکی زیاترەوە بستن بەردەم پرۆسەی پەروەردە و فێرکردنی فێرخوازە ئازیزەکانمان. بە پێچەوانەوە ئەگەر کاربەدەستانی حکوومەت و پەروەردە وەک هەموو جارێک داوای مامۆستایانی وانەبێژ پشتگوێ بخەن چەندین شێوازی پێشناسکراوی تر هەڵوێستی گرتنمان لە بەردەمدایە. تا ئێستا مامۆستایانی وانەبێژ بە فەرمی چەندین یادداشت و داواکاریان بە وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتیەکانی پەروەردە داوە، بەڵام هیچ کام لە داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە. لە هەمان کاتدا بەدریە ئیسماعیل پەرلەمانتاری کۆمەڵ لەسەر ئەو گرفتە چەندین یادداشتی ئاڕاستەی پەرلەمان و حکوومەت کردووە و لە هەوڵدایە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان و دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میێندارێک لە بەڕێزان مامۆستا کارزان فیزیک هەروە مامۆستا شرێر کەمال نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ لە ستودیۆی سەرکی، هەروەها لە ڕانیەوە مامۆستا کارۆخ عەبدوڵڵا بامان نوێنەری مامۆستایانی وانەبێژ. سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا کارزان لە بەڕێستان و دەست پێ بکەین سەبارەت بە مامۆستایانی وانەبێژ بەڵێ بچین سەرکێشەکە ژمارەکەیان چەندە وەرەسەڵات چەندی مامۆستایانی کوردستان پێک دێنێ؟ سەرتا بەنای خۆی جوانکاری بوونەوە زۆر سپاس بۆ بەڕێست و سڵاو ڕێزمێ بۆ سەرجەم مامۆستایانی وانەبێژ و سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام وەک هەمیشە یەکێکە لەو کەناڵانەی کە خەمخۆرن بەڕاستی بەردەم چینی مامۆستانی وانەبێژەوە دێ و بەردامر لە ڕوومالکردنی کێشەماناتی مامۆستانی وانەبێژ. لێرە سپاس و دەستخۆشین بۆ بەڕێستان کاک حەکیم. بەنسبەتی ئەوەی کە مامۆستانی وانەبێژ بەداخەوە دێڕم، یعنی ئێمە هەموو ساڵێک ئەم کێشانی مامۆستانی وانەبێژ دووبارە و سەدبارە و چەندبارە دەبێتەوانێ. ئەمەش هۆکارێکی دەگەڕێنی نار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان لەم هەرێمی کوردستانی خۆمانە شکۆی مامۆستا شکێنراوە کاک حەکیم.
ئەو ڕێزوشکۆیی کە هەیەی مامۆسان نەیماوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕێزی مامۆسان ناگیرێت یعنی بە هەموو جۆرێک لە شکۆی مامۆسا ئەدرێت ئێمە لە ڕۆژی جیهانی مامۆسایانە لە 5 ئۆکتۆبەرە لە 5 دەیە دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان مژدەی دڵخۆشکەری بدای بە مامۆسانی وانەبێژ لانی کەم مژدەی دامەزرادنی پێ بداینە بەڵام بەداخەوە مامۆسانی وانەبێژ جارێکی دیکە لە ڕۆژێکی جیهانیە کە هەموو دنیا چاویان لەسەر ئەو چینە گرنگەی مامۆسایانە لە دەستخۆشیکردن لە خزمەتکردنیان بەڵام ئێمەی مامۆسانی وانەبێژ دەبێت ڕۆژی جیهانی مامۆسایان لەسەر شەقام بکەینەوانێت لە کاتێکدا لە وڵاتێکە ئاژنوەکو دەیان جار ئەم قسانەمان کردووە سەرزەمین و ژێرزەمینی پڕ بێ لە داهاتی ئابووری بەڵام تاکو ئێستا ئاور لە مامۆسانی وانەبێژ نەداوەتەوە گەر بێ بمە سەر ژماری مامۆسانی وانەبێژ لە هەرێمی کوردستانە زیاد لە 23,000 مامۆسای وانەبێژ بوونی هەیە ئەم ژمارە ڕۆژ بە ڕۆژ مانگ بە مانگ ساڵ بە ساڵ ڕوو لە زیادبوونەکە یعنی وەمان لێ هاتووەوە کە هەمیشە وتومانە وەزارە شتێک نەماوە بەناوی وەزارەتی پەروەردە بەڵکو ئەوەی کە هەیە پێ دەوترێت وەزارەتی وانەبێژان بەڕاستی شەرمەزاریە بۆ حکومڕانەتێک لە وڵاتێکە دەشین 30 ساڵ حکومڕانەتی لەم وڵاتە تاکو ئێستاش چیناتی لە نێوان مامۆسایانە هەبێت تاوەکو ئێستاش مامۆسای دانەمەزراو هەبێت لە ناو سلکی پەروەردەیە لە کاتێکدا ئەو مامۆسا دانەمەزراوەیە پەروەردە بەرەو پێشەوە بار کە ژماریان زیاد لە 23,500 مامۆسای وانەبێژ پێک دێنێت کە دەکاتە بە نزیکەی ڕێژەی لە 125 کۆی میلاکاتی ناو وەزارەتی پەروەردە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان سەرڕایەوەیش کە نایەت بەدەم داواکاریەکانیانەوە سەرڕایەوەی کە تاوەکو ئێستا وەڵامێکی جددی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەدراوەتەوە بە ئێمەی نوێنەرانی مامۆسانی وانەبێژ سەرڕای ئەوەش بەڵام ڕۆژ بەڕۆژ سوکایەتی و بێڕێزی بەرامبەر بە مامۆسانی وانەبێژ دەکرێت سوکایەتی بێڕێزی کار لە مەسەلەی موچەیان لە شی تریشە کاک حەکیم ئەوە هیچ باسی موچە ناکەین لە کاتێکدا موچە ئەتوانم بڵێم بابەتێکە من بە شتێکی زۆر شەرمەزاری دەئەنم بۆ ئەم حکومڕانەتیە بۆ ئەم پەروەردەیە کە ئێمە وەکو مامۆسانی وانەبێژ دێنە سەر شەقام باسی موچە بکەین کێشەی ئێمە زۆر لەوە گەورەترێت چارەسەری تەواوی کێشەکان ئێمە بە دامەزرادن کۆتایی پێدێت بەڵام من ئەمێ ئەوە بڵێم ئەو بێڕێزی و سوکاتیانی کە بەرامبەر بە مامۆسانی وانەبێژ دەکرێت بریتیە لەوەی کە لە 5-6 ساڵی ڕابردوو ئێمە هاتوونەتە سەر شەقام تاوەکو ئێستا هیچ کەسێ نەهاتوو بەدەم داواکارەکانمانەوە زیاد لە 500 یاداشمان داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان چ بەم کابینە چ بە کابینەکەی ڕابردوو تاوەکو ئێستا هیچ کەسێک نهاتوو بەدەم داواکارەکانمە ئەمە گەورەترین بەڕێزیە بەرامبەر بە مامۆسانی وانەبێژ دەکرێت سەرڕایەوەش من یەکشت بۆ بەڕێز و بینەرانی بەڕێز و خودی بەڕێز وەزیری پەروەردە لێرە و ئەم پەیام من بابۆی بگێت معقول نییە ئەمڕۆ کە مامۆسایەکی وانەبێژ لە ناو پۆلە باشە لە ناو پۆلا بۆ دەرزی بۆ تەلەبەکانی شەرح کردووە مدیرەکەی لە ناو قوتابخانە کەوتێتی مامۆسای گیانوەرە دەرەوە میلاک هاتۆتە شوێنێت بۆ ماڵەوە ئەمە بێڕێزیە یا بخویا خود بێڕێزی نیە ئێمە دەمانێت ئەم بێڕێزیە بەڕاستی بوەستە ستۆپی پێ بکرێت بەڕێز وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر دەتوێت شکۆ بۆ مامۆسا بگەڕێنیتەوە ئەگەر دەتوێت پەروەردە سلکی پەروەردە بەرەو پێشەوە بڕێت وەرە بەدەم داواکاری مامۆستایان و دایب مەزرێنە هەموو کێشەکان چارەسەر دەبێت سپاس دەکەم مامۆستا شلێر جەنابیش بەخێر بێی سەبارەت بە کێشەی وانەبێژان بەڕێزی دەمێک کە وانەبێژی و تاکو ئێستا دانەمەزراون بڵێن بەعام مامۆستایانی وانەبێژ خزمەتیان زۆرە و دانەمەزراون بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێست و بۆ بەرنامەکە بەدڵنیاییەوە مامۆستامانتیا لە 1 ساڵە تا 14 ساڵ من بۆ خۆم 10 ساڵە مامۆستای وانەبێژم لە وەزارەتی پەروەردە 10 ساڵی ڕێکە من مامۆستایەکی وانەبێژم بەڵام بەداخۆ حکوومەت هیچ ئاغرێک لە مامۆستایانی وانەبێژ نایەتەوە هیچ گوێیەکمان بۆ ناگرێ هیچ بڕیارێک سەبارەت بە مامۆستایانی وانەبێژ دەرناکا کێشە و مەشاکیلمان زۆرە لەگەڵەوەی کە ئەرکێکی زۆر ئەکێشین لە ناو خوێندنگاکانە بەرامبەر بە ئەو ئەرکەی لەسەر شانمانە وەک مامۆستایەکی میلاک بەڵام بەداخەوە کە هیچ حسابێک بۆ مامۆستای وانەبێژ ناکرێت مامۆستایەکی هەمیشەیی دامەزراوە بەس لە مافەکە نییە بەڵێ هەموو ئەرکەکانمان وەک مامۆستایەکی میلاک وایە ئەگەر بڵێن بە زیادیشەوە زۆر دڵسۆزانە مامۆستای وانەبێژ لە ناو خوێندنگاکان ئەوانە ئەڵێنەوە بەڵام هیچ مافێکمان پێ نادرێت لەلایەن هیچ کێسایەوە بۆ نمونە بەڕێست و خەڵکی ترشێ 10 ساڵ زیاتر وانەبێژە بۆی بە خزمەت هەژمار ناکرێت یاخود ئەو مافانە چین کە مامۆستایەکی دامەزرا و هەیەی جگە لە موچەکەی ینی ئێوە لی بێبەشن وەکو وانەبێژن هەتا ئێستا بەداخەوەنەوەڵا هیچ شتێک دەرنەچۆ بەوەی کە
بوترێت ئەم خزمەتەش حسێ بکرێت بەداخۆک مامۆستا کارزان باسی کرد ئەمڕۆ مامۆستایە کە 9 ساڵە مامۆستای وانە بێژە یعنی لە کاتی وانەوتنەوەی مدیرەکە هاتۆ فەرمو بۆ دەرەوە مامۆستای میلاک هاتۆتە شوێن تەنانەت بێەوەی سوپاسێکی بکە بێەوەی دەستخۆشێکی بکە بێ ئەوەی وەزارەتی پەروەردە یاخود بەڕێوەبەری پەروەردەیەک پەروەردەکەی بێ دەستخۆشیە لەم مامۆستایە بکە پێی بڵێ هاوکاریەک دەکەم جێگەیەکی کەت بۆ دانیم تەنا ئەوەندە بە مامۆستای ئەوترێ بڕۆرەوە بۆ ماڵەوە ئەمە یەکێکە حاڵەتی دەرکردنی مامۆستای وانە بێژی بۆ دوای ئەم هەموو ساڵە خزمەتە بەداخەوە مامۆستایی کە ئەمڕۆ ئیزنیراوە لە ناوپۆلان 9 ساڵە مامۆستای وانە بێژ لەکوێ بووە لە سنووری سلێمانی لە سنووری سلێمانی پەروەردەی ڕۆژهەڵات باشە بەس وەکو کرێی ئەو بەشەوانە نشکەوەری دەگرن بەشی هیچ دەکات بەشی هیچ ناکە یعنی زۆر کەمە و بەشی هیچ ناکا بەداخەوە بەشی ئەوانی کە لە دەروی شار دەوامەکەن ئەسڵن کرێسایەکان بۆ دەرناکاتەوە مامۆستای وانە بێژ زۆربەی لە دەروی شار دەوامەکە کرێکی زۆریا بە هاتوچۆیە ئەو کرێشی بۆ دەرناکاتەوە باشە من پۆستێکی فەیسبووکی مامۆستایانم بینی 700,000 دانابوو هی 3 مانگۆ بزانم بە 3 مامۆستا ینی مامۆستا هەیە 50,000 بۆ بمێنێتەوە 60,000 بۆ بمێنێتەوە لەو ئیشەی کە دەیکات نەوەڵا بۆی نامێنێتەوە مانگی کەمترین مانگی دوو کە وەرگیرا و مامۆستا هەیە 30,000 وەرگرتووە کە لە کاتێکات نزیکەی 100,000 بە هاتوچۆیە بەڵێ سوپاس دەکەم دەگرێم وڵات بچینە ڕانیە لای مامۆستا کارۆخ مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت ئێوەش لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دەستان بە خۆپیشاندان کردووە و ئایا و خۆپیشاندانی ئێوە بایکۆتە بڵێن بەردەوام دەبێ و ئەگەر وەڵام نەدرێنەوە کێشە دروست دەکات بۆ پەروەردە؟ زۆر سپاس بۆ کاناڵی ئاسمانی پەیام ڕێز و تەقدیریم هەیە بۆ میوانە بەڕێزەکان بێگومان ئێمەش هاوشێوەی پەروەردە جیاوازەکان و لەسەرجەم پەروەردەکان نێتی خۆپیشاندان و بایکۆتەیە بەڵام بەڕاستی پێویستی بە ڕێخستن و یەکدەنگی هەیە بەداخەوە بەڕاستی تەمەنای ئەومان دەکرد ئێمە نەگەینە ئەو ئاستەی کە ئێمە لە بەردەم پەروەردەکان بایکۆت بکەین خۆپیشاندان بکەین ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە قوتابیان و خوێنکارانی سنووری سلێمانی باجەکەی بدەن تەمەنای ئەومان دەکرد پێش هەڵبژاردنەکان حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە پلان و ڕێایی خۆی هەبێ و بۆ مامۆستانی وانەبێژ بە شێوەیەکی هامیشەیی دامەزرێن بەڵام بەداخەوە هیچ هەنگایەکی نەنا ئەو پرۆژەیە ئاداشەی کێ پێشکەشی وەزارەتی دارایی کرد بوو ئێمە بە ئومێدەوە سەیری ئەو پرۆژەمان کرد کە لە 3 خاڵ پێکات بوو بەڵام بە جێگای داخە ئێمە پەیوەندیمان کردێ بۆ وەزارەتی دارایی هیچ ئومێدێکی ڕوونی تیان نییە و وەزارەتی دارایی ئەڵێ پرۆژە و یادداشت و کێشەکان و گرفتەکانی مامۆستانی وانەبێژ لای ئێمنیای لای وەزارەتی پەروەردەیە بەڕاستی ئەم دەست پێکردنیە ساڵگوشتنی و کاتبەرەکردنە ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە ئێمە بینە پەروەردەکان و بە بانگەشەی بایکۆت و خۆپیشاندان بکەین باشە بەس مامۆستا پرۆژەکەی وەزارەتی پەروەردە 3 خاڵە چی تێدایە کە پێشتر باز دەکرا وەکو چارەسەرێک بۆ کێشەی وانەبێژان چارەسەری بنەڕەتی کێشە و گرفتی مامۆستانی وانەبێژ بریتە لە دامەزراندنی مامۆستانی وانەبێژ بە شێوەیەکی هەمیشەیی تا وانەبێژی هەبێ تا وانەبێژی بەردەوام بێ کێشەکان بەردەوام بێ هەم کێشە و گرفتە بۆ پەروەردەکان هەم بۆ وەزارەت هەم بۆ خودی خۆی مامۆستانی وانەبێژ کە لە 3 خاڵ پێکات یەکێک لە خاڵەکان گرێبەستە کە بەڕاستی ئەمە هەنگاوێکە دەتوانم بڵێم لاتەوە خۆهینی مامۆستانی وانەبێژ داونیە بەڵام دەتوانم کەمێک لە گرفتەکانی مامۆستانی وانەبێژ چارەسەر دەکات خاڵی دووەم کە بریتە لە پارەی مەقتوع و سێمیان زیادکردنی کری وانەبێژی بەڕاستی بە ئومێدەوە پێش هەڵبژاردنەکان ئێمە چاوەڕی ئەوە بووین ئەمە بکرێتە بەخشێک بۆ مامۆستانی وانەبێژ کێشە و گرفتی مامۆستانی وانەبێژ چارەسەر کرد بەڵام بەداخەوە هیچ هەنگاوێک نەنە بۆ چارەسەری گێشە و گرفتەکانیان ساڵ بە ساڵ ژماری مامۆستانی وانەبێژ وەکو هاوڕێیان ئەم بەشێ پێدا زیاتر دەبن نانی 22,000 مامۆستای وانەبێژ زیاتر لە 22,000 مامۆستای وانەبێژ هەیە هیچ چوارچێوەی یاسایەک نییە ئەم بەڕێزانە ئەم مامۆستایانە لەخۆ بگرێ مافی پێ بدرێ و هاوشێوەی مامۆستانی میلاک لە قوتابخانەیەک لە سلکی پەروەردە داوام دەکات لە ئارێکدا وە کاوڕان ئاماژە پێکدا یەکسان بەڵام بەداخەوە لە مافدا جیاوازەیەکی زۆریان هەیە ئەوەیە کە مامۆستای وانەبێ هیچ مافیەکەی نییە بەڕاستی بچووکترین ماف کە مامۆستای میلاک فەرمانبەران هابێ مامۆستای وانەبێژ هەر لە مۆڵەتی دایکاتی هەم لە گواستنەوە بۆ پەروەردەیەکی تر هەم مۆڵەتی خوێندن هەم پلە بەرزکردن هیچ مافیەکە تەنانەت خزمەتی ساڵی وانەبێژی بۆ حیساب نییە واتە ڕووی ئەیەکی ڕۆ نییە ئایا مامۆستانی وانەبێژ چەند ساڵی تیر وانەبێژ بن چەند ساڵی چاوەڕێ بن
بەڕاستی چارنووسی مامۆستانی وانەبێژ لە ناڕوونیدایە هەمیشە چاوەڕانی ئەوەیە کە بەڕاستی بە ئومێدەوە داوام دەکات ڕۆژێک لە ڕۆژان حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت وڵامی داواکاری ئێمە بداتەوە ئەوەی کە جێگای داخە کاکحەکیم ئەوەیە کە حکوومەت و پەرلەمان ئەنجومەنی وەزیران بێکبا بوون بەتایبەتی پەرلەمانی کوردستان کە زیاتر لە جارێک یاداشت و ئیمزای پەرلەمانتاران کۆکراوەتەوە جارێک لە ساڵی 2020 32 ئیمزا کۆکرایە بۆ جەلسەیەکی تایبەت بکرێت لەسەر چارنووسی مامۆستانی وانەبێژ لە ساڵی 2021 لە سەرەتای مانگی چوارە زیاتر لە 43 ئیمزای پەرلەمانتاران لە فراکسیۆنە جیاوازەکان کۆکرایەوە بەڵام بەداخەوە دەسەی سۆرەکاتی پەرلەمان ئەم یاداشت و پرۆژەی خستە بەردەم لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان ئەوەیە کە پەرلەمانی جیەتێکی یاسادانان و بەداچوونە ئەویش خەمسارد و بێباکە بەڕاستی لە ئاست چینێکی ڕۆشنبیر و تێگەشتو کە چینێکان کە خزمەتی کەرتی پەروەردە دەکەن چینێکی بندیوارنین پێویستی لە سلکی پەروەردەدا بەڕاستی حەقە ئەم ساڵ بە جددی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە وەزارەتی دارایی بێتە سەرخەت کێشە و گرفتەکانی مامۆستایی کە بریتە لە دامەزراندن چارەسەر بکە بەپێچەوانەوە لە ڕۆژانی ئایندا ئێمە بایکۆتی پەروەردەکان دەکەنە بایکۆتێکی گشتی و چیتر نبینە بە هەڵگری ئەم قورسایی کە لە سەرشانی مامۆستانی وانەبێژە ڕاستە خوێنکاران قوتابیانی ئەم نیشتیمانە کوڕ و کچی ئێمەش بەڕاستی خاوەن خێزانین ئێمە بەش پێویستمان بە ژیانە بە ژیانێکی شایستەیە کە بتوانین هاوشەوی مرۆڤێک ئاسایی لەم کۆمەڵگەدا بژین پێویستمان بەوەی بەڕاستی وەکو کەسێکی پلەیەک هاوشەی مامۆستانی میلاک مامەڵەمان لەگەڵ بکرێت نەگەوەی وەکو کەسێکی پلە دوو پلە سێ بەڕاستی جێگای داخە لە بەشێک لە بەڕێوەبەری قوتابخانەکان ئەمڕۆ لە کاتی بایکۆت و خۆپیشاندان هەڕەشەی دوورخستنیان کرد ئەبێ بەڕاستی کەسی ئەکادمی کەسی ڕۆشنبیر لەگەڵ ڕێز و تەقدیرم ئەبێ وەکو کچان و وەکو کوڕانی خۆی سێری مامۆستانی وانەبێژکە نەکو هەڕەشەی دوورخستنیان لێ بکە ئەمە جێگای داخە لەبری ئەوەی کە مامۆستایان بەشێک لەگەڵ ڕێز و تەقدیرم بەشی زۆری میدیرەکان کە هاوشێوەی کوڕان و کچانی خۆیان سێری مامۆستانی وانەبێژەکەن بەڵام بەشێکی تریان باڕەشە و بەترساندنیان لە دوورخستنیان لە پرۆسەی خوێندن بێبەشیان کرد لە مافێکی مەدەنی کە خۆپیشاندانە. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا کارۆخ بەڵێ لێدوانێکی جێگیری سەرۆکی لیژنەی پەروەردەمان هەیە لە پەرلەمانی کوردستان بەیەکەوە دەیبینین هەر لەبارەی کێشەی مامۆستایانی وانەبێژ. گرفتی مامۆستایانی وانەبێژە کە لە ساڵانی 2012 بەدواوە تا ئێستا مامۆستایانی وانەبێژ بەدەم گرفت و کێشە و ئاریشەی زۆرەوە ناڵێنن و ڕێژەی مامۆستایانی وانەبێژ ساڵ بە ساڵ زۆرتر ئەبێ و وەزارەتی پەروەردە تا ئێستا نەیتوانیوە ئەم کێشە و حکوومەتی هەرێمی کوردستان نەیانتوانیوە ئەم کێشەیە چارەسەر بکەن. دیارە سەرەتاییترین مافیان بۆ دابین نەکراوە ئەمیش بریتە لە موچەیەکی شایستە و دامەزراندنیان لە قوتابخانەکان و کۆتایی هێنان بۆ کێشانێک کە مامۆستایانی وانەبێژ چەند ساڵێکە پێوە گرفتارن. ئێمە خۆشبەختانە لە پەرلەمانی کوردستان لە قۆناغەکانی ڕابردووە بە هەموو شێوازێک پشتیوانی و هاوکارێکی چارەسەرکردنی گرفتەکانی مامۆستایانی وانەبێژ بووین بە پێشکەشکردنی یاداشت بە پێشکەشکردنی پرۆژە بە بانکێشکردنی وەزیرانی پەیوەندیدار وەزیری پەروەردە وەزیری دارایی بۆ پەرلەمانی کوردستان و گفتوگۆکردن لەسەر چارەسەرکردنی کێشەی مامۆستایانی وانەبێژ و بە بەشداریکردن لە ناڕەزایەتی و خۆپێشاندانی مامۆستایان لە شار و شارۆچکەکان ئێمە بە هەموو شێوەیەک پشتیوانی مامۆستایانی وانەبێژمان کردووە پێشمان وایە ئەم گرفتەیە ئەبێ چارەسەر بکرێ و بە چارەسەر نەکردنی بەڕاستی پرۆسی پەروەردە لە کوردستان بەرەو پێش ناچێ و بەرەو دواوە پاشەکشەکە. بەڵام ئەوەشمان لەبیر نەچێ دەرفەتێک لە بەردەم مامۆستایانی وانەبێژ بوو لەم ڕۆژانەی پێشوو لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەداخەوە ئێمە لەسەر خەت بووین لەگەڵ مامۆستایانی وانەبێژ دیارە ئەوان پێیان باش بوو کە بایکۆت بکەن و دەنگ نەدەن و بەشداری پرۆسی هەڵبژاردن نەکەن ئێمە پێمان وا بوو باشتر بوو ئەوان هاوکارێکی باشتر بن پشتیوانی ئەو کەسانە بکەن کە داکۆچی کارە بن لەسەر بەجێهێنانی مافەکانیان و داکۆچی کارە بن لەسەر بەدیهێنانی ئەو مافانیان بە پشتیوانیکردنی ئەو کەسانی کە خۆیان بە شایانی ئەزانن پشتیوانیان لێ بکەن داکۆچیان لەسەر بکەن لە پەرلەمانی عێراق و لەسەر خەت بن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە. بۆیە پێمان وایە کێشە و گرفتی مامۆستایانی وانەبێژ لە ئێستاە کێشەیەشی ئەساسی پرۆسی خوێنی لە هەرێمی کوردستان و ئەوەندی ئێمە ئاگادارین و بە پێی ئەو زانیارانی لەلای ئێمەیە مامۆستایانی وانەبێژ ئێستا لەسەر خەتن لەگەڵ وەزارەت و لەگەڵ ئێمەش
بەجێبەجێ نەکردن و هێشتنەوەی ئەم گرفتانە و ئەوان بایکۆتی خوێندن ئەکەن و بەشدار نابن لە ناوەندی قوتابخانەکان بۆ ساڵی نوێ خوێندن لە بیرم نەچێ ئێمە پێش هەڵبژاردن قەراری دانیشتێکمان هەبوو لەگەڵ هەردوو وەزارەتی دارایی وەزارەتی پەروەردە بەڵام بە هۆکاری هەڵبژاردن بە هۆکاری چەند گرفتێکی ترەوە ئەم کۆبوونەوەی دواخرا بۆ دوای هەڵبژارنەکان و لە داهاتوێکی زۆر نزیکدا ئەو دانیشتە ئەکرێ و ئێمە لەم دانیشتنش دووبارە جەختێکی تەواو ئەەکەینەوە پێداگرە بین لەسەر بریهێنانی مافەکانی مامۆستایانی وانە بێژ و بۆمان ڕوون بێتەوە ئایا مامۆستایانی وانە بێژ حکوومەت یاریمی کوردستان لە ئێستاە چۆن چارەسەری گرفتەکانیان دەکات و بە شێوەیەک ئەبێ مامۆستایانی وانە بێژ بەردەوامی بدەن و بچنەوە پرۆسی خوێندن بۆ ساڵی نوێ ومێدەوارم مامۆستایانی وانە بێژ لە نزیکترین کاتدا چارەسەری گرفتەکانیان بکرێ و ئێمەش هەمیشە پشتیوانیان دەبین پشت بەخوا بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بڕست مامۆستاکازان سەبارەت بە بودجەی پێویست ئەو 23,000 مامۆستای ئەوەندە بڕ پارەیەکی زۆرە کە حکوومەت نەتوانێت دابینی بکات و مامۆستایانی بڵین وانە بێژ بکرێن بامیشی کاک حەکیم هەمیشە لە ڕابردوو و ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵک پاساوی بێبنەمە ئاهێنە بۆ مامۆستایانی وانە بێژ بۆی کە یعنی ئەمە قسەی ئەوانە ئەمە وەڵامی ئەوانە دەڵێن دۆخی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان باش نییە سوپاسی مامۆستایانی وانە بێژەکەن جارێک سوپاسمان ناوێت مامۆستایانی وانە بێژ بە سوپاسکردن بەڕاستی نە باخەلیان پڕ دەبێت نە هیوا و ئاوات و ئومێدێکان بۆ دەگەڕێتەوە هیچ شتێک بەڵکو زیاتر بێ ئومێدیانەکە ئەمە یەک دوو یەک لەو پاساوە بێ بنەمانی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەهێنێتەوە زۆرجار لە کوبوونەوەکانە باز دەکرێت ئەوش ئەوەیە با دۆخی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان باشنە بەڵام من بۆ بەڕێست و تەواوی مامۆستانی وانە بێژ و تەواوی بەرپرسانی حکومی ڕای دەگەێنم کە لەم دۆخەی ئێستا باشتر نییە کە باشترین دۆخێک کە ئێستا خوڵقاوە حکوومەتی هەرێمی کوردستان باشترین بودجەی هەیە چۆن یعنی ئەو چاکسازانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لە پەیجی فەرمی خۆیان کە ئەعلانی دەکەن موچەی بەشێکی زۆر لە ئەندام پەرلەمانەکان و وەزیر و با بڵێن وەکیل وەزیر و مدیر عامەکان کە بڕاوە لانی کەم لە یەک چاکسازیە کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ڕایگەاندووە بەس لە یەک چاکسازی باشە نزیکەی 3 ملیار دینار گەڕاوەتەوە بۆ خەزانەی حکوومەت بەس چاکسازیەک بەس لەم 3 ملیار دینارە کاک حەکیم حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت 7,000 مامۆستای وانە بێژ دابەزرێنێ باشە ئەمە یەک دوو بەپێی ئەو بەدواداچوونانەی دیکە کە کردومانە تاکو ئێستا طبعا زیاد لە نزیکەی 20 ملیار دینار زیاتریش گەڕاتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ژمارەی مامۆستایانی وانە بێژ نزیکەی 23,000 مامۆستای وانە بێژە باشە ئەم 23,000 مامۆستا وانە بێژە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هەر مامۆستایەکی وانە بێژ بەبێ جیاوازیکردن لە دیبلۆم و بەکالۆریۆسیش باشە وەلەو ژمارەکەش کەمتریژەکە ئەگەر بە موچەیەکی 500,000 دای مەزرێن نزیکەی 11 ملیار دیناریەوێت یعنی حکوومەتێک دەسەڵاتدارێک لەم وڵاتی خۆمانە نەتوانێت 11 ملیار دینار بۆ مامۆستایانی وانە بێژ مانگانە تەرخان بکات بۆ دامەزراندنیان توانای ئەوەی نەبێت یعنی پرسیارەکەین ئایا یعنی بە حکومڕانێتێک بەکەڵکی چی بێ بەڕاستی یعنی تە چوو هیوا ئومێد و ئەمەلێکرد هەبێ بەم دەسەڵاتە کە 500 یاداش برێ بە حکومڕانێتێک لە هەر وڵاتێکی دیکەیابی یەکسەر بە دوو یاداژێت بەدەم داواکاریەکانتەوە یعنی ئێمە بڕی بودجەی پێویستیشمان پێداوە تەنانەت لەو کۆبوونانی کە کردومانە لەگەڵ بەرپرسانی پەروەردە لە تازەترین کۆبوونەوە کە ئەنجاماندا لە 16 ئابی 2021 بوو لەگەڵ سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانە جگە لە بڕی بودجەی پێویست تەنانەت ئێمە ڕێگەچارەشمان پێداوە کاکە حکوومەت ئەڵێ ئێمە ناتوانین 23,000 دامەزرێنین باشە ناتوانین 23,000 دامەزرێن ئەی باشە بۆچی لە ڕاستی ژەکات طبعا نەکە ناتوانێت 23,000 مامۆستای وانە بێژ دامەزرێن لەبەر ئەوەی لە ڕابردووە دەیان موچەخۆری عەرب هەبووە لەم هەرێم کوردستانە لەسەر بڵێن دارایی حکوومەتی هەرێمی کوردستان موچەی وەزیر و بەپلەی وەزیر و هێزی چەکداری کوردی سووری ئێرانی کوردی لەسەر بودجەی هەرێمە بۆیە بەڵێ ڕاستەکە هەتاکو بندیوار مابێت هەتاکو دوو موچە و سێ موچە و ئاڵێ ئەوانەی کە خۆیان ئەیانێ هەتاکو ئەوانە مابێت ڕاستەکە بودجە نییە بۆ ئەبێ عەفوم کەی بۆ ئەبێ پارە نەبێت بۆ دامەزراندنی مامۆستایانی وانە بێش کە تۆ ناتوانانی دامەزراندنی مامۆستایانی وانە بێش 23,000 مامۆستای وانە بێش یعنی وەکوە تۆ 23,000 خانەوەدا دڵخۆش بکەیت سەرڕای ئەوەش منەمە قسەی من نییە یعنی بەڕێوەبەری گشتی یەکێک لە پەروەردەکان لێرە پێم خۆش نایبێنم دەڵێت نەک 23,000 مامۆستای وانە بێش
ئەڵێ حکومەتی هەرێمی کوردستان بۆ پڕکردنەوەی میلاکات پێویستی بە 40,000 مامۆسا هەیە بۆ پڕکردنەوەی بەڵێ لە هەموو پەروەردەکانە لە هەرێمی کوردستانە. یعنی ئەم داتایەشتیە تۆ لە ساڵی 2013 ئەگەر ئیزم دەی ئەم داتانە بۆ بەڕێز ڕوونکەمەوە لە 2013 تا کەسا دەرگای دامەزاردن داخراوە لە هەموو سێکتەرەکانە بە دیاریکراوی لە پەروەردە. بە پێی زانیاریەکانمان هەموو ساڵێک حکومەتی هەرێمی کوردستان پێویستی بە 10,000 مامۆسا هەیە بۆ میلاکات بۆ پڕکردنەوەی میلاکات و پڕکردنەوەی ئەو شاغری کە لە هۆڵەکانی خوێندنا ڕوەدات. باشە تۆ 9 ساڵە دەرگای دامەزراندنە داخستووە 90,000 مامۆسا کات. یعنی تاوەکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان بە پێی و زانیاریانە بێ پێویستی بە 90,000 مامۆستا هەیە بۆ پڕکردنەوەی میلاکات. باشە ژمارە ئێمە 23,000 مامۆسایە. مدیری تەربیەک دەڵێ پێویستمان بە 40,000 مامۆسایە. ئەمێ ئەوە بڵێ باشە بۆ موچە هەیە بۆ بندیوارەکان ئەی بۆ موچەنی بۆ هەڵبژاردنیش خەڵکڕین هەیە بێگومان بەداخەوە لە هەڵبژاردنە خەڵکڕینێ دەنکڕین ینی بۆ پارە هەیە بۆ ئەوانە بەداخەوە دێڵێم. بەڵام ئێمە چینێکین پێمان دەوترێ مامۆستا خزمەتینەوەی ئەم وڵاتە ئەەکەین. چەکی دەست ئێمە بریتە لە قەڵەم ئەمانە لە ڕێگەم قەڵەمە و میلەتێکی هۆشیار پەروەردە بکەین. دەمانە سلکی پەروەردە بەرەو پێشەوە بین نامانە میلەتێکی نەخوێندەوار پەروەردە بێت دروست ببێت. ئەمانە میلەتێکی خوێندەوار بنیار بنێت لە ڕێگەی ئەوەی کە یاداشتێکمان داوە بە حکومەت یاداشتێکی چاکسازە هیچی تری تێناچێت. حکومەت ئەگەر دەوێت چاکسازی بکە با بە بەدەم داواکاری مامۆستانی وانە بێت. ماوەستە شلێت سەبارەت بە کرێوانە بێژی چۆن ینی بەشی بژێویژیان دەکا بە شێوەیەکی شتی کرێوانە بێژی کرێ وانەبێژی بە هیچ شێک بەشی ژیان ناکا وەک پێشتری ژامەژم پێیا لە بەرەوەی زۆربەی مامۆستای وانەبێژ لە دەرەوەی شار دەوامەکە کرێکی زۆرەیە بە حەقی هاتوچە و کرێ وانەبێژیش لە کاتی خۆیان نادرێت هەفتەی پێشووی هەر زۆریش هەفتەی پێشووی مانگی 2-3 پاردا بەشکراوە کە ئێستا لە مانگی دەیان یعنی هی پار هەفتەی پێشۆدا بەشکراوە هەرچەنە قسەی ئێمە لەسەر کرێی بڵێن وانەبێژینی ئێمە بەس دامەزراندنمانەوێت. دابشکردنی کرێی وانە بێژەکەش بە پێی بڵین بە شەوانەیە بۆ ئەو مامۆستایی کە چەند بە شەوانەی هەیە بۆ ئەوانی کە دیبلۆمیان هەیە 3,000 بۆ هەروانەیەک بۆ بەکالۆرۆس 4,000 بۆ ماستەریش 5,000. باش ینی مامۆستای وانەبێژ شێر ماستەری هەبێت بەڵێ بەتەکیت تایەتی زۆریان هەیە ماستەر و مامۆستای وانەبێژ. باشە بەس ئەو یادەشتی مامۆستا کارۆخ باسی کردەوەی کە کرێی وانەبێژی زیاد بکرێ یاخود بکرێن بەگرێ بەست یاخود بڕەپارێکی دیاریکرا و هەبێت بۆچی جێبەجێ نەکرا بەڵێنتان پێدرا بوو بەر لە پرۆسی خوێندن ئەمە جێبەجێ بکرێت بڕەپارێکی مەقتوع بدرێت بەوانە بێژان ئێمە ئەو پێشنیارە خراە بەردەم بڵێن وەزیری پەروەردە قسەی لەسەر کراوە نوێنەرەکان سەردانیان کرد بەوەی کە لایانی کەم ئەو مەقتوعەیە بۆ مامۆستایانی وانەبێژ جێبەجێ بکا بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ وەڵامێکی نەبوو هیچ قسە و کۆبوونەوەیکیشی لەسەر نەکراوە. باشە بۆ کرێکەش بە هەمان شێوە هیچ زیادکردنێک نییە هیچ زیادکردنیان نییە نەخێر. باشە ئەی سەبارەت بە بڵین ئەوانەی کە بایکۆتیان کردووە هەڕەشیان لەسەرەوەکو مامۆستا کارۆخ باسی کرد هەڕەشەیە لایەن بەشێک لە بڵین مدیرەکان بێت پەروەردەکان بێ ئەوانەی کە بایکۆتیان کردووە بەدڵنیاییەوە هەڕەشەی زۆر لەسەر و مامۆستایانە هەیە کە ئێستا بایکۆتەکەن تەنانەت لە کاتی خۆ پیشاندانەکان مامۆستا مدیر هەیە مامۆستای وانەبێژ ئیزن ناداڵێ گەر بڕۆی بە خیابەت نووسم بڕۆیت مامۆستای تر ئێنمە جێگە و بۆیە بەداخۆ کە ڕێژێکی کەمی مامۆستایانیش بەدەم بایکۆت خۆ پیشاندانەوێن بەهۆی هەڕەشەی مدیر و بڵێن بەڕێوەبەرەکان ئەگەر ئەو ڕێژەکەم ببێ هیچ کاریگەری دەبێت ئێستا لە 23,000 مامۆستا ڕەنگە 1,000-2,000 مامۆستا لەسەر شەقام بێت کاریگەری دەبێت بۆچی هەمووان هاودەنگنین بڵێن لەسەرەوەی کە بێکەوە لەسەر شەقام بن وەکوتم لەبەرەوەی کە هەڕەشەی مدیر و بەڕێوەبەراتیەکانیان لەسەرە بەڵام بە خۆشحاڵی و ئێستا مامۆستایان زۆر لەوە زیاتر وشیار بوونەتەوە زۆر لەوە زیاتر بەدەم خۆپیشاندان و بایکۆتەکانەوەیان لە زۆربەی پەروەردەکان بایکۆت و خۆپیشاندان دەستی پێکرد و مامۆستایانیش بە ڕێژەیەکی باش لە ئێستاە بەدەم بڵێن خۆپیشاندان و بایکۆتەکانەوەیان لەبەرەوەی مامۆستایانی وانەبێژی تایە وەگوتم 10 ساڵ 11 ساڵ تا 14 ساڵی تاییتر مامۆستای وانەبێژ بێزار بۆ بۆیە گرنگ نییە بەلاشەوە دەربکرێت بۆی ئێستا ئەوە ئەوێت حەقی خۆی وەربگرێت. بەس زیاتر لە سنووری بۆ نمونە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و دەرەی ڕاپڕین و بڵێن گەرمیانە هیچ قسەیەکی لەگەڵ مامۆستایانی سنووری هەولێر بێت هۆک بێ ئەوانیش هەڵوێستە بکەن بێکەوە یەکدەنگ بن
بە دڵنیاییەوە کۆنتاک لە بینی هەموو نوێنەری بڵێن هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان هەیە پێکەوە هەموو لەسەر خەتن بۆ ئەوە بڵێ باشە بەس باز لەوەکە کە بڵێن پێشناسێ لە بەردەم ئەنجومەنی وەزیران ناڕزایەتی دەرببرێت هیچ هەوڵێکی لەم شێوەیە هەیە ئەوە ئیشەڵا قسەی لەسەر ئەکرێ و لە داهاتوە و زیانیاری ئەوە زیاتر لای بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەچینەوە شاری ڕانیە لەگەڵمان مێننا تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوورهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و لەدەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست ماوەسە کارۆخ سەبارەت بە و ئێوە بەم زوانە قسەتان لەگەڵ وەزارەتی پەروەردە کردووە ئەوان چی دەڵێن لەبارەوەی کە ئێوە هەڕەشەی بایکۆت دەکەن و بەشێکشتان ئێستا دەستان کردووە بە بایکۆت بەڵێ من ئەم ئێوارە بەڕاستی قسەم لەگەڵ بەڕێز دکتۆر ئالان وەزیری پەروەردە کرد بەڕاستی ئەوان نیگەرانن لە بایکۆت و خۆپیشاندانی مامۆستانی وانە بێش ئێمە پێمان ڕاگەاندن بەڕاستی تازووە پەلە بکەن لە وەڵامدانەوەی مامۆستانی وانە بێش بۆی بەڕاستی ئێمە بەدڵێکی ئارامەوە بچینە هۆڵەکانی خوێندن و ئەو پرۆژە و یاسایی کە بەڕێستان پێشکەشی وەزارەتی داراییتان کردووە بەڕاستی حەقە بەداچوونی بکەن وە زووتر کۆبنەوە لەگەڵ بەڕێز وەزیری دارایی بکەن بۆی هەنگاو بندرێ بۆ باشترین گوزەرانی مامۆستانی وانەبێژ گەورەترین کێشە و گرفتی مامۆستانی وانەبێژ ئەوەیە داهاتووی دیار نییە هیچ مستەقبێلێکی نییە بەڕاستی نازانێت تا چەند ساڵێک تر وانەبێژ بێ ئەمە گەورەترین کێشەیە بەڕاستی مامۆستانی وانەبێژ پێوە گرفتارن و سەرجەم مامۆستانی وانەبێژ کە لێ بپرسی بەوەیە وانەبێژیە کە ئەڵێ باشکم لە مستەقبەلە بمە بە هەمیشەیی دابمەزرێم ئەگەنە پێ باوەڕ ناکەم مامۆستایەکی وانەبێژ هەیە هەبێت بەو شایستەکەمە داوام کاکا بە 2 مانگ بە 3 مانگ جارێک وەری دەگرین و لە کاتی دابەشکردنی دیار نییە کەی دابەش دەکرێت بۆ دابەشکردنی هەر مانگێکی شایستەی مامۆستانی وانبێژ پێویستی بە 1 مانگەیەکە تا سەرجەم پەروەردەکان دابەش وەری دەگرن بۆ زانێ بەڕێستان تا ئێستا بەشێک لە مامۆستانی وانبێژ مانگی 10 ساڵی 2020 وەرنەگرتووە کە پارە مەقتوعەکە بوو لا پەروەردەکانی دۆک و هەولێر وهروەها مامۆستانی وانبێژ شایستی مانگی 2-3 بەشێک لە مامۆستانی وانبێژ وەریان نەگرتووە بەڕاستی زۆربەی مامۆستانی وانەبێژ ئەو شایستی کە وەردەگرین نانی بایکرێ هاتشۆکە ناکە کە وەردەگرین ئێمە قسەمان لەسەر بەڕاستی ئەوە نییە کە شایستەمان کەمە و کرێ هات نانی گرفتمان هەیە لەگەڵ شایستەکانمان کە درەنگ دابێت گرفتی ئێوەمە کە هیچ چارەنووسی مامۆستانی وانەبێژ دیار نییە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی نییە بۆ چینێکی ڕۆشنبیری دڵسۆزی چالاکی پێویستی ئەم سلکە کە کۆڵەگە و پایەکی گرنگە لە کەرتی پەروەردە هیچ پلانێکی نییە بەڕاستی ڕۆیای ڕوون نییە ئایا چارنووسی مامۆستانی وانەبێژ بۆ ساڵی نوێ خوێندن چییە
ئەگەر ئێمە بەڕاستی هەر سپی حکوومەتی هەرێ بەڕاستی وەزارەتی پەروەردە بەڕێز دکتۆر ئالان وڵاماداتەوە کە پلانی هەبێ ڕوویایی ڕوون تایبەت بە چارنووسی مامۆستانی وانبێژ ئێمە بەڕاستی بۆ پەڕدۆستۆزیەوە دەچنێ وڵەکانی خوێندن داوام دەکەن شانبەشانی هاوڕێیەکانمان هاوپشەکانمان مامۆستانی میلاک باشە هیچ جوادێک پێدراوە ئەی جوادێک دیارە کەی وەڵامتان دەدەنەوە بڵێن ئەوەی کە ئایا بڕەپارێکی مەختوعتان بۆ دەبڕێتەوە یاخود خستنە شوێنی ماوەسایان ئێستا من قسەم لەگەڵ ئەندامی سکرتاریەتی ماوەسایان کرد پێش بەرنامەکە دەیوت ساڵان زیاتر لە 1000 مامۆستا خانەنشین دەکرێت یعنی وەرە 2004 تا ئێستا ژمارێکی زۆر مامۆستا خانەنشین کراوە ئەو بۆ مامۆستانی وانە بێژ نەخرێتە شوێنیان بەڵێ لەگەڵ ئەوەی کە ئێمەی مامۆستانی وانە بێژ سەرجەم نوێنەرەکان داواکاری سەرکی ئێمە ئەوەیە کە مامۆستانی وانە بێژ بۆ ئەوی بە یەکجاری لە کێش و گرفتەکانیان ڕزگارن ببن بە هەمیشەی بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە بەڕاستی بیانوی ئەوەی ئێمە ناتوانین بەڕاستی ئەو ڕێژەی مامۆستان کە هەیە 22000 زیاترە بیکەینە هەمیشەی هەمان دامەزن بەڵام دەتوانێت وەکو هەنگاوی یەکەم بۆ ساڵی 2021 دەتوانێت مامۆستانی وانە بێژ پێاتە گرێبەست ئەمە هەنگاوێکە بەڕاستی حکوومەت دەتوانێت ئەوە بکە هیچ بیان یەک مۆڕەدەیەک هیچ کێشەیەک و ڕێگریکی ئابووری نییە جگە لەوە ئێمە کە پێویستین لە سەرکی بردە بڕۆ موچەیەکمان هەیە دەتوانێت و زیادی ئەو بڕەپارەی کە پێویستە لە چاکسازی و لەو چاکسایی کە ساڵانی ڕابردوو کراوە بخرێتە سەر شایستی مامۆستانی وانەبێژ مامۆستانی وانەبێژ پێدا بوومەزرێنێ بەڵام جێگای داخە تا ئەم لە ئاسێش بەڕاستی کە ئەم ئێوارەی قسەم لەگە بەڕێز دکتۆر ئالان کرد ئەوان وتیان پەلەمەکەن بەڕاستی ئێمە ڕوویامان هەیە پرۆژەمان هەیە تەعامل بکەن وڵامتان دەدەینەوە و چاوەڕێی ئەوەی کە بەڕاستی لەگەڵ وەزارەتی دارایی موارەسەی ئەو بابەتە دەکەن کە ئەو یاسا و پرۆژەی کە ئێمە پێشکەشمان کردووە جێبەجێ دەکرێت هەمیشە بە ئومێدەوە چاوەڕامی کە لە پێش هەڵبژاردنەکان بەڕاستی جێبەجێ بکرێ ئەو یاداشتە ئەم پرۆژەی کە دکتۆرالان خستوێ بەردەم وەزارەتی دارایی بەڵام بەڕاستی بێ ئومێد بوون و هاوڕێیان باسی ڕێژەی مامۆستانی وانەبێژیان کرد لە بەردەم پەروەردەکان کاکاکیم لە ساڵانی ڕابردوودا بەڕاستی لە سەردەم چوونی توێژەکە هەتا مامۆستانی میلیاک دەرچوانی زانکۆ پەیمانگاکان کاتی خۆپیشاندان دەکەن ڕێژەکان لێ ئێمە زیاتر نییە دانی ئەو ڕێژەی کە هەیە لە بەردەم پەروەردەکان ڕوویا و نوێنەراتی سەرجەم ئەوانە بەشان دەکەن کە لە ماڵەوەن کە لە بەردەم لە قوتابخانەکان داوام دەکەن یعنی بەڕاستی داواکارم لە سەرجەم نوێنەرەکان لە مامۆستانی وانەبێت چیتر بێدەک نەبن خاوەن هەڵوێز من ماڤ ئاسێندرێ نادرێ خاوەن هەڵوێز من بۆی لە ماوەی کووردا حکوومەت وەزارەتی پەروەردە بۆوان بسەلمێنین کە ئایا ئێمە پێویستی لە کەرتی پەروەردە کە پێویستینە بەڕاستی بە بایکۆتکردنی پرۆسەی پەروەردە دەردەکەوێت کە ئێمە پێویستین یاخود پێویستین لە کەرتی پەروەردە ئەمە پرسیارە جەوهەرێکەیە ئەگەر پێویستی لە کەرتی پەروەردە فەرمو حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە پلانتان هەبێ بە وەڵامی 22000 مامۆستای گەنجی و چالاکی خوێنگەرمی ئەم وڵاتە بدرێتەوە کە بەشی زۆری مامۆستانی وانەبێژ گەنجانی ئەم وڵاتە نائومێدن بەڕاستی لە پرۆژەی چاکزازی و لا ئەو داهاتی کە لە هەرێمی کوردستان هەیەە بەشی زۆریان وڵاتە ئەم نیشتیمانیان بەجێشتەکە پایە و گرنگێکی ئەم وڵاتەنە بەشی زۆریان لە ڕێگەی دەریای ئێجەوە تووشی کارەسات دەبن بەڕاستی بێباکی و خەمساردەی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێرە بەس بێ بەڕاستی ئێمە چیتر ناتوانین بە باخەڵی بە بەتاڵ و بە دەرونێکی ساردەوە بچینە هۆڵەکانی خوێندین چونکە هیچ مستەقبلێکمان نییە بەڕاستی چارنووسمان نادیارە وەکو ئێمە لە کەشتێک داوین بەڕاستی ئاڕاستی ئەم گۆشە نازانین بەرەو کوێ دەچێت باشە مامۆستا ئەگەر بایکۆت بکەن کێشەی پەروەردەکان بڵێن خوێندن کێشەی بۆ دروست دەبێت ڕادەوەستێ یاخود بڵێن بێگومان کاکاکیم بەڕاستی زۆربەی ئەو قوتابخانەکە لە دیهاتەکانن و لە ناو شارەکان بەشی زۆری مامۆستای وانەبێژ بەڕێوەی دەبا وەکو هاوڕێیان باسییان کرد بەشێکی زۆری لە قوتابخانەکان تەنها بەڕاستی لە لادەیەکان لە گوندەکان تەنها بەڕێوەبەری قوتابخانەکە میلاکی دامەزراوە سەرجەم وانەبێژی لایت ئەی چۆن پرۆسەی پەروەردە پەکی ناوەستێ بەڕاستی ئەمڕۆ کە خۆپیشاندان کرا زۆربەی قوتابخانەکان قوتابیانە ئیزندا بنەوە دەرگای قوتابخانەکان داخرا بوو بەردەم پەروەردەکانمان گرفتی کێشەی هەوڵاتیان دروست بوو بەڵێ ئەگەر مامۆستانی وانەبێژ بایکۆت بکەن کەرتی پەروەردە بەڕاستی شکست دێنێ دەوەستێ تەمەنای ئەوە دەکەین نەگاتە واستە بەڵێ سپاس دەکەم مامۆستا دواتر دەگەڕێم وڵات مامۆستا کاردا سەبارەت بە هەماهنگگیتان لەگەڵ ناوچەکانی تر چۆنە بەتایبەت لە هەولێر و لە دۆک کە تایبەتی دۆ کە ڕێژێکی زۆری مامۆستای وانەبێژی لێیە ئەوانیش بەنیازن شتێک بکەن منەمێ سەرەتا پێش و جاوی بەڕێز بدەمەوانێ من ئەمڕۆکە
دەستخۆشێکی زۆرم هەیە بۆ مامۆستایانی وانەبێژی پەروەردەی سەی سادق کە جەریئانە بوێرانە هاتنەوە سەر شەقام کە ڕێژەی لە 90 مامۆستا لە قەزای سەی سادق بریتێ لە مامۆستایانی وانەبێژ ئەمڕۆکە تەواوی قوتابخانەکانی ئەو سنوورە قوتابیەکانیان ئیزندا وتیان بڕۆنە بۆ ماڵەوە مامۆستا نەماوە لە قوتابخانەکانە بایکۆتی مامۆسانی وانەبێژ دەستخۆشی تاوم بۆیان هەر ئەمڕۆکە دەستخۆشی تاوم هەیە بۆ مامۆسانی وانەبێژی پەروەردەکانی سەر بە پارێزگای سلێمانی پەروەردەی شار باژێر کە ئەمڕۆ جەریئانە جارێکی دیکە هاتینەوە سەر شەقام جارێکی دیکە ئەو زەنگەماندا بەگوێ حکومەتە بەگوێ بەرپرسانە هەر ئەمڕۆکە پەروەردەی هەڵەبجەی شەهید جارێکی دیکە بایکۆتی ڕاگەیاندووە و بەشێکی دیکە لە پەروەردەکانی ڕانیە و بەشێک لە پەروەردەکانی دیکە لە هەرێمی کوردستان بایکۆتیان ڕاگەاندووە منەمێ ئەوە بڵم شەپۆلی بایکۆت دەستی پێکردووە ئەم شەپۆلی بایکۆتە لە ئەو مامۆستا محازرانە با بڵێن خۆیان هاتوونەتە ناو مەیدانەکە واتە گڕۆتینێک یاخود با بڵێم تووڕەیەک لە ناو دڵی ئەم گەنجە خوێنگەرمانە بوونی هەیە ئەگەر ئەم گەنجە خوێنگەرمانە تووڕە ببنەوە هیچ کەسێک نانوەستێنێت بە شەپۆلەکات لەو سنوورە سوورەتۆیان دەڕوە بۆ بێگومان ئەمێ ئاماژە بۆ بدەم شەپۆلێکە ئەم شەپۆلە هەولێر دەگرێتەوە دهۆکیش دەگرێتەوە بێگومان تەواوی شار و شارچکەکان دەگرێتەوە من ئەمێ یەکشت بەڕێست و بینەرانی خۆشە دوم بەس ئەمڕۆکە زیاد لە دەیان و سەدان مامۆستای وانەبێت لە پەروەردەکانی هەولێر وتوانە مامۆستا ئێمەش ئامادەین بەس ئەوەندەی ئامادەین تەنها ئەوەندە بایکۆتی عام ڕابگێرن ئێمەش دێنە سەر خەت پەروەردەی شەقلاوە ئەمڕۆکە قسەم لەگەڵاکردن وتوانە حازری باشە و ئینشاءالله هیوادارین بە ئەوە بڵێ هیوادارین کار نەکاتە ئەو ئاستی کە بایکۆتی سەتاسەری لە هەرێمی کوردستانە ڕابگێرین داوامایە حکومەتی هەرێم بێت بەدەم داواکاری مامۆستانی وانەبێژ ئەگەر نا ئەوە دڵنیا بە بایکۆتی عامڕا دەگەێنین ئەو کاتە تەواوی پەروەردە پەلوپۆی دەشکێت پەکەوتنی کەرتی پەروەردەش لە هەرێمی کوردستانە بەرپرسانی حکومەت خۆیان لێ بەرپرسانە بن بۆی منەمێ ئەوە بڵێ بەڕاستی پەیامی ئێمە وەکو مامۆستانی وانەبێژ بەردەوامە بین لە هەموو جۆرە فشارێکی مەدەنی و ئەمێ ئاماژەش بۆ بدەم وەکو هاوپێشە مامۆستا کاروخ ئاماژەی پێدا ڕێژەی کەمی مامۆستا بەڕاستی ئەمە سەرمان ناکاتەوە ئەمەش هۆکاری خۆی هەیە یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە بەشێکی زۆر لە مامۆستانی وانەبێژ دەڵێ مامۆستا من توانای پێدانی 1000 دینارم نییە بیدەم بە کرێپاس بۆ ئەوەی بێم لە خۆپشاندانە بەشداری بکەم بەڵێ هەیە دەیان مامۆستا ئەمڕۆکە لە پارێزگای سلێمانی بە دیاریکراوەی من ئەگەر قسەت بۆ بکەم کە ئەمڕۆ پەیوەندیان پێوە کردوم وتوان مامۆستا زۆر حەزەکەن بین بۆ بڵین بەشدار بین لە بایکۆت و لە خۆپشاندان و لە ناڕەزایەتی بەڵام ئەوان نەچوون بۆ مەکتەب لە ماڵ و مامەتەوانێ وەکو کە ناتوانم کرێساری ئەوە پێنێ بێمە دەرەوە بۆ سەر شەقام بۆیە لە ماڵەوە دەبێنەوە ئەمە هەڵوێستێکی جوانترین و گەورەترین هەڵوێستی مامۆستای محازرە منەمێ ئەوە بڵێ کەمی ژمارە مامۆستا بەڕاستی تەئسیر ناکات لەوە لە وڵاتێکی وەکو تونس شۆڕشێک لە وڵاتی تونس ڕوویدا لەسەر دەستی عارەبانەتیەک لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ هەموو پیشەوەرێک شۆڕشێکی گەورە بەرپا بوو ئێمە مامۆستای یعنی هەموو چاکسازێک لە هەموو وڵاتێکا کە ڕووەدا لەسەر دەستی مامۆستا و چینە ڕۆشنبیرەکان لە وڵاتانە دروست بووە بۆ ئێمە وەکو مامۆستانی وانەبێژ ژمارەی ساردی مامۆستانی وانەبێژ کەمە با بڵێن سارمان ناکاتەوە ئەو مامۆستانەی کە دێنە سەر شەقام بە گروتینێکەوە دێن داوامان وایە لەو مامۆستانەشی کە توانان هەیە کە لە پەروەردەکانە نزیکن بێت بەدەم داواکاری مامۆستانی وانەبێژ و بەدەم داواکاری نوێنەرەکانیانەوە 23000 مامۆستای وانەبێژ هەیە هەر 23000کە بۆ خودی خۆی نوێنەرەکە لە پەروەردەکانە بۆ ئێمە تەمەنا ئەکەین مامۆستانی وانەبێژ تێکرا بە یەک دەنگ بە یەک دەست بێنە سەر شەقام بۆ داواکاری مافی خۆیان وەکو وا پێشەم ئاماژەی پێدا ماف بەڕاستی نادرێت بەداخەوەڵم لە وڵاتەی خۆمانە دەبوو وەکو پێشتریش ئاماژەم پێدا یعنی لە چ وڵاتێکا تۆ توانی 500 یادداشتبیر کەس جواب نەداتەوە بۆ بێ مامۆستایەکی وانەبێژ 14 ساڵە محازرە تۆ هیچ حسابێکی بۆ نەکەی یعنی ئەم مامۆستایی بۆ نمونە مامۆستای هاوتەنیشتم لێرە کە 10 ساڵە محازرە حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە ئەسڵەن ڕێز لە بەهاو چەند ساڵ خزمەتی ناگیری هەر کاتێک مامۆستای میرا کات بۆ قوتابخانەکەی دەبێت مامۆستا بەڕێزە بڕاتەوە بۆ ماڵەوە ئەمە ئەو پەڕێجارێکی دیکە سوکاتێ بە پیشەی مامۆستا ئێمە دەمانەوێت شکۆ بۆ مامۆستا بگەڕێتەوە ئێمە نهاتوین کەس داوای نەکردووە مامۆستایەکی وانەبێژ پلەیەکی گەورەی پێ بدرێت هەمومان داوای ئەوەکەین یعنی حکومەت ئەوێ چاکسازی بکە ئێمە یاداشتێکمان داوە بە حکومەت یاداشتەکەش یاداسی چاکسازە گەریز نمرەی کۆمەڵک خاڵ بۆ بەڕێز ڕوون کەمەوانێ حکومەت دەڵێ ناتوانین ئەم هەموو مامۆستاوانە بێژە دامەزرێنین وەلەو دەتوانێت بەڵام ئیرادەی نییە بودجێ هەیە بەڵام بەکاری نایێت وەکو ئەماژەم پێتاوەکو دووموچە و سێموچە بێ یعنی بەشی مامۆستانی حاضر نییە ئێمە کۆمەڵک یاداشت و ڕێگەچارەمان داوە کاک حەکیم باسی خانەنشینێک لە ئاسنای قسەکان و وەهاپیشەکانمان لە هەرێمی کوردستانە نزیکەی 232,000 خانەنشین بوونی هەیە
تەواوی کەرتەکانە بەس لە کەرتی پەروەدە نزیکەی 15,000 خانەرشین بوونی هەیە بەس لە کەرتی پەروەدە جگە لەوانەی کە وازیان هێناوە جگە لەوانەی کە کۆچیان کردووە بە هەموو زۆرەکان ئێمە وتومانە یاداشمانداوە بە وەزارەتی پەروەدە بە وەزارەتی دارایی بە وەزارەتی پلاندانان وەزارەتێکی گەورە لە هەرێمی کوردستانە کە پێی دەوترێ وەزارەتی پلاندانان دەبوو پلانێکی تۆکمەی دابنایە عەفوان بۆی جوابی مامۆستانی وانەبێژ و داواکارەکانیانی جێبەجێکرا بیوتە ئارێ لە شوێنی مامۆستانی خانەنشین مامۆستایەکی محازر لە مەزرێ بەستەوەیەکی کە زیاتر لە 10,000 مۆڵەتی بێموچە و جگە لەوانە چوونە دەرەوەی وڵاتوانە شێ هەموو ئەو پاسا و بیانوانێک کە حکومە دەهێنێتەوە هەموو پاساوەکانیمان لێگرتوون هەموو دەرگانەی کە دەهێنێتەوە بەڕووی ئێمە دەڵێ ئەمە دۆخەکە وایە و بەم شێوازە هەمووی بێ بنەما ئێمە وەڵامی هەموویمان داونەتەوە باشە دواتر بەڵێ دەگەڕێ وڵات ماوەسە سەبارەت بە واسێنان حاڵەتی واسێنانی مامۆستانی وانە بێشە بووە بۆ ئەو بڕەپارەکەمەی نی خەڵکێکە بێ خزمەتیە بوو بێ بەڵام لەبەر ئەو بڕەپارەکەمە کە کریوانە بێژکەمە وازیە نابێ بەدڵنیایەوە مامۆستامان زۆرە کە ئێستا وازێنێ لەبەرەوەی و بارودۆخی کە تایەتی ناتوانێت بەو بڕەپاری کە وەری ئەگرێت بڵێن پێداویستەکانی جێبەجێ بکات حالێن هەر پێرێشەو بوو من مامۆستایە کە 5 ساڵ خزمەتی هەیە بۆی کردمەوە و مامۆستاگەر هیچ ئەنجە بووە وەزارەت هیچ وەڵامێکی نوێنەری نەیاوەتەوە من واز ئێنم لەبەرەوەی کە ناتوانم بژێوی خۆم بۆ و پارەیە بڵێن دابین بکەم 5 ساڵیشە مامۆستای وانەبێژە بە ناچاری وازی لێناوە چێ ئەوی ئەچمیشی کرێکاریەکەم لەبەروی من ناتوانم بۆ بڕەپارەکەمی کە لەوانەبێژی وەریەگرم پێداویستی ماڵەوەی پێدابین بکەم لەبەرە وازێنانمان لەوە زۆرە کە بەداخۆ خزمەتێکی زۆریشی لە کردی پەروەردا هەیە بەڵام ناچارە وازبێنێت مامۆستانی وانەبێژ بە تایبەتی ئافرەتە مۆڵەتی دایکاتیش هەر نییە بۆ نمونە ئەو کاتێک مۆڵەتێک وەرگێ هەرموچەکەشی نییە بڵین لەو حاڵەتەیە بەداخەوە هەر مۆڵەتمان نییە هەتا موچە هەبێت نەخێر بە هیچ شێوەیەک لە هیچ حاڵەتێکە هیچ حاڵەتێک نیە نەدایکایەتی نەخۆشی و پەڕی ئەگەر مدیرەکەت باش بێت ڕۆژێکت باتێکینە هیچ ئیجازەیەک شمولی بەداخۆ مامۆستای وانەبێژ بۆ گواستنەوە بڵێن ئەوانێک کە لە ناوچە دوورە دەستەکان بە هیچ شێوەیە گواستنەوە بەو شێوێ نییە بڵین بە هیچ شێوەیە گواستنەوەشمان نییە مەگەر ئەوەی کە میلاکێک بێتە شوێنت خۆت مەکتەبێ بدۆزیتەوە بچیت تر وەڵاو عەلەم وەربگیرێت باش مامەڵی بڵین مامەڵی پەروەردەکان لەگەڵ مامۆستانی وانەبێژ بەرزکردنەوەی داواکاریەکانیان مامەڵێکی تەندروست وەمەوەسم بەعام بەگشتیەم و پەروەردەکان بەداخەوە وڵا پەروەردەکان زۆر کەم بڵێن خەمساردن لە گەیاندنی داواکاری مامۆستایانی وانەبێژە ئەگەر بەدەم داواکاری مامۆستایانی وانەبێژەوە بات نازەختێکیان لە وەزارەتی پەروەردە بکردە پێداویستی و مەعاناتی مامۆستای وانەبێژیان بگەیەنە بەسەر و خۆیان هەڵبەتە ئێستا وەڵامێکمان دەسەکەوە ئێمەکەم ماوەسە کارۆخ دوو دەقەش بۆ بەڕێزت ئەگەر شتێکت ما بێ وەکو داواکاری وەکو ئەوەش کە هیچ بە کەسوکاری قوتابیانیش دەڵێن سوپاس دەکەم بە کورتی بێ داواکاری ئێمە بەڕاستی لە دەستەی سۆرەکاتی پەرلەمان ئێمە زیاتر لە 10 جار سەردانی پەرلەمان و سەرجەم فراکسیۆنەکەوان کردووە و یاداش و داواکاری و محاناتی مامۆستانی وانەبێژ لای سەرجەم پەرلەمانتارە هەیە ئەوەی کە جێگای داخە خەمسار بۆ بەڕاستی دەستەی سۆرەکاتی پەرلەمان کە لە هەموو وڵاتانی جیهان دوو ڕۆڵی هەیە یاسادانان و بەداوچوون بەڵام لە بەداوچووندا بەڕاستی دەستەی سۆرەکاتی پەرلەمان ئەم ڕۆڵەی نەبینیوە داواکاریم بەپەلا بەڕاستی پەرلەمانی کوردستان باگەشتی پەرلەمانتاران بکات جەلسەیەکی تایبەت بکات لەسەر چارنووسی مامۆستانی وانەبێژ بە بانگەشتی هەردوو وەزیری بەڕێز وەزیری دارایی وەزیری پەروەردە داواکاریم لە وەزارەتی دارایی بەڕاستی وەزیری پەروەردە ئەو یادداشتە و پرۆژەیە بە زووترین کات بەڕاستی کۆبنەوەی لەسەر بکەن و وەڵامی داواکاری مامۆستانی وانەبێژ بدەنەوە وەروە مامۆستانی وانەبێژ چیتر بەڕاستی ناومێد مەبن بەڕاستی لا خۆپیشاندان و لە بایکۆت ئەوەی کە ناومێدێکیان پێوەدیارە ناومێت ببن بێنە سەرجەم ئەوانەی کە لە ماڵەوە بایکۆتیان کردووە بێنە بەردەم پەروەردەکان و بمێنەوە خۆڕاگر بن و پشتیوانی نوێنەرا بەڕێزەکان بن بۆی بتوانین بەڕاستی زەخم بکەن لە وەزارەتی پەروەردە وەزاری تێدارایی وڵامی داواکاری مامۆستانی وانەبێژ بداتەوە چی بە کەسوکاریان دەڵێن بە کورتی بێ سوپاس دەکەم کاتمان نەماوەستا وڵایی ئێمە بەڕاستی زۆربەی مامۆستانی وانەبێژ خێزاندارن و کەسوکاریان هەیە پێویستە هاوشێوەی مامۆستانی وان بێ پشتیوانیان بن لە کاتی خۆپیشاندانەکان پشتگیریان بکەن و شان بەشانی مامۆستانی وانەبێژ بێنە مەیدان بێنە بەردەم پەروەردەکان خۆپیشاندان بکەن لەگەڵ مامۆستانی وانەبێژ یەکدەست و یەکڕیز بن بەڵێ سوپاس دەکەم مامۆستاکار مامۆستاگەر شتێکت ماوی بە کورتی سوپاس یەک دوو ڕستاگەر ئێزنم بدەیت هەڵوێستی پەروەردەکان چییە بەداخەوە ئێڵێم
ئەبێ هەڵوێستی پەروەردە چی بێ لە کاتێکدا ئێمە دەچینە بەدەم مدیر عام دەرگامان لەسەر داخات بەڵێ هەموو مامۆستانی وانەبێژ شاهێدن کە چونێتە بەدەم تربیەی گشتی پەروەردەی سلێمانی دەرگایان لەسەر داخستون ئەمە یەک ئەبێ هەڵوێستی مدیری تربیەکان چی بێت لە کاتێکدا دەڵێ ئەگەر ئێوە بایکۆت بکەن مامۆستایان دوورە خەمە و کەسانی دیکە دەخەمەبوونی هەیە ئەبێ هەڵوێستی پەروەردەکان چی بێت لە کاتێکدا لە هەفتەی ڕابردوو نوێنەرمان هەبوو لە پارێزگای دۆک بە دیاریکراوی لە پەروەردەی زاخۆ دوور خراوەتەوانێ ئەمە بێڕێزیکردنە بەرامبەر بە مامۆستانی وانەبێژ ئەبێ هەڵوێستی سەرپەرشتیارەکان چی بێت بۆ سەرپەرشتیارەکان بێدەنگن بەداخەوەیڵێ ئەو سەرپەرشتیارانەی کە هەتاکو مامۆسایکی محازر دائنێن لە شوێنەکانە لە ساڵانی ڕابردوو بە دەوروخولی مامۆسانی محازرە دەسوڕانەوانێ هەتا فراغێکیان پێ پڕکردنەوانێ بەڵام ئێستا یەک بەقەد و کە قەڵەمێک هیچ هەلۆستێکیانی بەرامبەر بە مامۆسانی وانەبێژ با لێرە پامێکش بنێنە بۆ بەڕێوەبەری قوتابخانەکان بەڕاستیمێت لەم مینبەرەوە ئەوش بگێنم یعنی ڕێز و دەستخۆشی و سپاسم بۆ زۆرێک لە بەڕێوەبەری قوتابخانەکان کە بەشێکیان یعنی بەڕاستی خەمخۆرن بۆ مامۆستانی وانەبێژ بەڵام بەشێکی دیکەیان کاک حەکیم بەداخەوە ئێڵێم ئەبێ مامۆستای مدیری بەشێک لە مدیری ئەو قوتابخانانە کە خۆی نیموچە وەرەگرێت کە بەڕموچە ژیانی بردە سەر و بابڵێن ناڕازی بوو ئەهاتە سەر شەقام بەڵام با ئێستا ئەوەی ئەو ژیانی خۆی لە بەرچاوە بێت و ڕێگری لە مامۆستانی محازر نەکات کە دێنە بەردەم کە دێنە سەر شەقام لە کاتێکدا ئەمڕۆ کە پێم گەیشتووە لەلایەن زۆرێک لە بەڕێوەبەری قوتابخانەکان و توانە مامۆستا ئێمە ناتوانین بەژاری بکەن چونکە مدیری قوتابخانەکەمان وتوێتی ئەگەر بڕۆن ناوتان بەرزەکەمەوە بۆ پەروەردە و ئەوە کەسی دیکە دەخەمە شوێنە لە کاتێکدا زۆربەی ئەو بەڕێوەبەری قوتابخانانە هەر هەمیان بە تەسکەی حزبی دانراون باشە لە کاتێکشە ئەمێ ئەوەش بڵم عەفوەت ئەو بڕوانامەی کە ئەو کەسەی پێی بووە بە مدیری قوتابخانە بڕوانامەی شەشی سەرەتایی هەبووە یعنی هیچ لە کاتێکدا کە دەسەڵاتێکی هەیە بەسەر مامۆستایەکە کە ماستەری هەیە عەفوم بکەی مامۆستا هەیە محازرە لەگەڵ خۆما لە قوتابخانە دەرزڕێتەوە وەڵڵا ماستەری هەیە باشە معقولە کەسێک بەسەریا دەنگ بەرز کاتەوانێ و بێت دووری بخاتەوە شارەی شەشی سەرەتایی هەیە ئێمە ئەمێ عەفوم بکەی ئەوە تەواوکەم داوام هەیە لە تەواوی ئەوانەی کە خۆیان بە خەمخۆری کردی پەروەردە دەزانن بێن بەدەم داواکاری مامۆستانی وانەبێژەوە پاڵپشتمان بن وەسبەینێش پشتیوان بەخوای گەورە عەفوم بکەی بەس ئەو ڕستەیە لە بەدەم بینای پەروەردەی گشتی سلێمانی لە بەدەم پەروەردەی هەڵەبجەی شەهید ولا زۆرێک لە پەروەردە و شار و شارچەکان خۆپشاندان بەردەوام سوپاس بۆ سێلاکان سوپاس بۆ ئێوە بینەرانی بڕە سوپاس بۆ ئەو کارن خواتان لەگەڵ